پیغمبری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک سەدەقەیە بکات من تصدق بعدل تمرة من كسب طيب ولا يقبل الله إلا الطيب وإن الله يتقبلها بيمينه ثم يربيها لصاحبه كما يربي أحدكم فلوه أو قلوصه حتى تكون مثل الجبل أو أعظم. أم حديث خوشك لبخاري مسلم دهاتو. پیغمبری خوا فرمووی صلی الله علیه وسلم هەر کەسێک لە پێناو خوادا لەبەر خاتری خوا نەک بۆ ناو دەرکردن و ڕەسم گرتن نەک بۆ پۆز لێدان لەبەر خاتری خوا لەتێک خورما ببەخشە یەک لەتن نەک خورمایە کامل نیو خورما بەڵام حەڵال بێ پارەکەی حەڵال بێ نیو خورمای پێ بکڕێ خوای گەورە و میهرەبان بەدەستی ڕاستی ئەو نیو خورمایە وەردەگرێت کە دایەتی بە فەقیر و هەژارێک نیو دەنگ خورما ئەگەر خورمایەک بێ ئەگەر زیاتر بێ ئەوە هەر باسی مەکە ئەم نیو خورمایە کە پارەیەکی حەڵاڵە خوای گەورە بەدەستی ڕاستی وەری دەگرێ و بەرەکەتی تێ ئەکات گەورەی دەکا بۆی گەشە دەکا ئەو نیو خورمایە گەشە دەکا لای خوای پەروەردگار گەورەی دەکاتەوە بۆی پاداشتەکەی حتا بەقەت شاخێکی گەورەی لێ دێت لە شاخێ گەورەتریش قورسایەکەی یعنی جاری وایە دەنگی خورما نیو دەنگ خورما دەبەخشی خوای گەورە بەقەت یەک شاخێ چەندێک قورسە ئەوەندە خورما بکەیتە خێر ئەوەندە خێرە بۆ نووسێ ئەوەندە پاداشتەکەی گەورە دەکات و قورسی دەکات بۆ قیامەتت بۆیە لە بیرت نەچێ ئاگات لە فەقیر و هەژارەکان بێت هەروەکو چۆن کەسێک لە ئێوە بەچکە ئەسپێکی هەبێ بەچکە وشترێکی بێت چۆن بەخێوی دەکات و گەورەی دەکات خوای گەورە و میهرەبانیش ئەو نیو خورمایە گەورە دەکات هەتا بەقەت شاخێک گەورە دەبێت بەڵکو گەورەتریش پاداشتەکەی یعنی جاری وایە تۆ 1000 دەکەی بەخێر خوای گەورە بەقەت یەک شاخێکی گەورە چەندێک ئەوەندە هەزاری چەندێک ئەوەندە خێرە بۆ نووسێ بەس پارەکەی حەڵال بێ و بۆ خوایش بێت نەک بۆ ناو دەرکردن تۆ بۆ خوادێکی پێویست ناگە ڕەسم بگری وەڵام من ئەگەر ڕەسم نەگرم خەڵکی قەم پێ ناکە ئەو خەڵکی کەسی قەیبە من نییە نە پارەی لێ وەرەگرم و نە ڕەسمیش دەگرم بۆ